دوو پرسیاری گرنگ لێرە ئەوڕۆ تاتوێکرا یەکێکیان ئەوەیە چۆن زەمینە سازی بکرێت بۆ گەڕانەوەی ئێزدیەکان بۆ وڵات و خاچی خۆیان. دوو پرسیارە ئەو بوو و چۆن لە دوای گەڕانەوەیان زەمانەتی سەلامەتی و ئارامیان بکرێ. ئێمە وەکو نوێنەری حکوومەت هەرێمی کوردستان نوێنەری وەزارەتی ناوخۆ جەختمان لەوە کردەوە کە جێبەجێکردنی هەر سێ قۆناغی ناو ڕێکەوتنامەی شنگال ئەو زەمانەتەیە. قۆناغی یەکەم قۆناغی هەڵبژاردننی ئیدارەیەکی پرۆفێشناڵ ئیدارەیەکە کە نوێنەرایەتی خەڵکی شنگال بکە. دوو ڕادستکردنی مەلەفی ئاسایشی شنگال بەدەست پۆلیسی ناوخۆیی. ئێستا 2700 پۆلیسی عراقی لەوێ هەن و دامەزرانی 2500 پۆلیسی دیکە بە جۆرەی ڕێکەوتنامەی شنگال کە 1000 پۆلیسیان خەڵکی ناو شنگال بوون و 1500یان خەڵکی ناو کەمپەکان و چاردەورەکە بن. پاشان پرۆسەی جێڕانەوەی ئارەزومەندانەی خەڵک و دووبارە بنیادنانەوەی گوند و شنگال و ناوچەکە بێ.